تا دێت دۆخی ناوچە جێناکۆکەکان بە گشتی و کەرکووک بە تایبەتی ڕووی لە خراپبوونی زیاتر دەکات و پارتی و یەکێتیش بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە بە کاراکردنەوەی ئەنجومەن و دانانی پارێزگارێکی کورد هیچ پلانێکیان نییە. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی دەڵێت نێوماڵی کورد لە کەرکووک پەرتەوازەیە و ناتوانرێ بەو جۆرە دۆخەکە ئاسایی بکرێتەوە. دیارە 16 ئۆکتۆبەر هەمومان دەزانین کە شاری کەرکووک کەوتەبەر ئەو وەزعی کە ئێستا تێیداین. دیارە بەرپرسیاری یەکەم لەو دۆخی کە ئێستا دروست بۆ پارتی وەکێتین لە دوای 16 ئۆکتۆبەر ئێستاش دەزانین کە هێزە کوردستانەکان لە شاری کەرکووک کۆگرنین بۆ ڕێکخستنەوەی ناوماڵی کورد و بۆ لادانی ئەو وەزع ناهەمواری کە هاتوو بەسەر شاری کەرکووکە. بۆیە پێم وایە هەتاوەکو ناوماڵی کورد ڕێک نەخرێتەوە چاوەڕوانی چاکبوونی ئەم دۆخەی کەرکووک ناکرێ. بۆیە خەمخۆرانی شاری کەرکووک و کوردستانیان پێویستە بەجددی هەم لە بەغا هەم لە هەرێمی کوردستان بیر لەم دۆخە نەخوازراوە بکەنەوە، چونکە ئەم وەزعی ئێستا تێدەپەڕین وەزعێکی نەخوازراوە بە دڵی هیچ لایەکمان نییە. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە جگە لە دەستدانی دەیان پۆست لەلایەن کوردەوە هەوڵێکی جددی و مەترسیداریش بۆ دەستپێکردنەوەی تاریبی گوندەکان دەستی پێکردووە. ڕۆژنامە نووسان و چاودێرانیش پیان وایە کورد پێش 16 ئۆکتۆبەر دەرفەتی چارەسەرکردنی کێشەکانی ئەو ناوچانەی لە دەستدا و سیاسەتی بەغداد بەرامبەر بە کەرکووک تعریبکردنەوەی ناوچەکەیە و سەرکردایەتی کوردیش هەڵەکانی ڕابردووی دووبارە دەکاتەوە. بەر لە 16 ئۆکتۆبەریش ناوچە دابڕێنراوەکان یان ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان مەترسی گەورەیان لەسەر بوو. ئەویش لەبەر ئەوەی ئێمە لە ڕووی یاساییەوە نەمانتوانێت کێشە سیاسیەکانی ئەم ناوچانە چارەسەر بکەین، بەڵکو تەنها بە سوودوەرگردن لە واقع و بارودۆخێک توانیمان هێزی خۆمان بسەپێنین بەسەر ناوچەکەیە. بەڵام بێگوێدانە ئەوەی ئێمە بەشێک لەو بڕیارانەی کە کاتی خۆی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی بەناو سەرکردایەتی حیزبی بەعەز دەری کردبوو یان حکوومەتەکانی پێشوودەریان کردبوو نەمانتوانی بوو ئەم بڕیارانە هەڵبوەشێنینەوە. لایەنی کەم کۆمەڵی گرێبەست بە شێوەی یاسایی ڕۆیشتۆ ئەمانە هەڵبوەشێنرەوە. بۆیە مەترسیەکان بەر لە 16 ئۆکتۆبەری شار هەبوون لەسەر ئەم ناوچانە، بەڵام لەبەرەوەی بارودۆخەکە جیاواز بوو و هێزی کوردی لە ناوچەکەی هەبوو نەئەتوانرا مەترسیەکان درک پێ بکەین. ئەمە سیاسەتی گشتی بەغایە نە بنێشاینەوە ئیلا ئەم محافظە بێ. خۆ مەسەلەن بەغا 140 جێبەجێ ناکات و جگە لەوەش هێنیش یعنی سیاسەتی قیادەی کوردیش بە هەمان شێوە. یعنی سیاسەتی قیادەی کوردی غەڵەتی سیاسی ئەکا ریفراندۆمەکە مەسەلەی 16 ئۆکتۆبەرەکە هەموو ئەمانەکە ئەمە شەقێکی دروست کردووە. یعنی ئەم شەقە ئەتوانێت بەغا زۆر بە ئاسانی لێ بێتە ژوورەوە، توانێتی لێ بێتە ژوورەوە و جگە لەوەش لە بەغاشە پەرلەمانتارەکان هەموو پەرلەمانتارەکان و حیزبە کوردیەکان بەعام پێداگری ناکەن لەسەر کەرکووک و ئارزووی ناوچە دابڕاوەکان بەڕاستی. بەهۆی ئەو بارودۆخە نەخوازراوەی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کەرکووک و ناوچەکانی تری پیا تێدەپەڕێت. کوردانی ئەو ناوچانەی بێ ئومێد کردووە کە جارێکی دیکە پارتی و یەکێتی بتوانن لە بەرژەوەندی هاوڵاتیانی کورد دۆخەکە ئاسایی بکەنەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.